في كردستان العراق عن طريق مؤسسة بخشين الخيرية. بدرێژایی جەنگی قەوارەی زایۆنی لە سەرکەرتی غەزە و هاوشان لەگەڵ ناوەمەتیەکانی موسڵمانانی فەڵەستین، دەستگای خێرخوازی بەخشین بەردەوام بوو لە گەیاندنی کۆمەک و هاوکاری جۆراوجۆر، ئامادەکردنی خواردن و پێداویستی ڕۆژانە بۆ لێقەوما و ئاوارەکانی غەزە. بەمەش بەخشین وەکەم و کات بووە پردی پەیوەندی نێوان خێرخوازان و خەڵکانی لێقەوما و کارەساتبار. ئەمەش لە قۆناغێکی زۆر سەختدا کە غەزە بووە مەیدانی دڕندەی قەوارەی زایۆنی و شەهیدکردنی ڕۆژانەی دەیان ژن و منداڵ. لە ماوەی زیاتر لە ساڵێک جەنگی قەوارەی زایۆنی لە سەرکەرتی غەزە، دەستگای خێرخوازی بەخشین باوکاری خێرخوازانی کوردستان بەردەوام دەستی بە خەڵکی لێقەوما و کارەساتباری غەزەوە بووە و پشتیوان و کۆمەکاریان بووە. ئاماری بەشێک لە هاوکاریەکانی بەخشین بۆ خەڵکی غەزە بەم جۆرەیە: لیستی خزمەتگوزاریەکانی بەخشین بۆ غەزە، دابەشکردنی 3500 سەبەتەی خۆراک لە ڕۆژی 26 دەی 2023، دابینکردنی 3000 ژەمە خواردنی ئامادەکراو لە ڕۆژی 27 یانزەی 2023، دروستکردنی نەخۆشخانەیەکی مەیدانی لە ڕۆژی 30 یانزەی 2023، دابینکردنی جلوبەرگ بۆ 1000 وڵاتی غەزە لە ڕۆژی 30 یانزەی 2023، ڕەوانەکردنی 2 بار هەڵگری ئارد لە ڕۆژی 2 حوتی 2024، ئامادەکردنی بەربانگ بۆ 2000 ڕۆژوان لە مانگی 4 2024، دابەشکردنی 4000 سەبەتە خۆراک لە مانگی 4 2024، دابینکردنی 4000 ژەمە خۆراکی ئامادەکراو لە مانگی 4 2024، دابینکردنی 7 ڕەشە وڵاخ و ئاژەڵی گەورە وەک قوربانی لە مانگی 7 2024، بەڕێوەبردننی 4 پرۆژەی گەورەی دابینکردنی ئاو، شیری منداڵ، پێداویستی پزیشکی، خواردنی ئامادەکراو لە 24 حوتی 2024، دەستکردن بە پرۆژەی نۆژەنکردنەوەی نەخۆشخانەی یافای خێرخوازی لە 23 هەشتی 2024، ڕەوانەکردنی 700 سەبەتە خۆراک لە مانگی 11 2024، کردنەوەی پەیمانگایەکی فێرکردنی خوێندن بۆ 250 قوتابی لە مانگی 11 2024، دابەشکردنی بەتانی و پەتوو بەسەر 100 خێزاندا لە مانگی 12 2024، دابەشکردنی 10 تانکەر ئاو لە مانگی 12 2024، هاوکاری 100 لە کەمەندامانی جەنگ لە مانگی 12 2024. لای خۆیانەوە دانیشتوانی کەرتی غەزە بەردەوام ئەمەکداری و سوپاسی خۆیان بۆ دەستگای خێرخوازی بەخشین و خێرخوازانی کوردستان دەربڕیوە کە لەو قۆناغە سەختەدا ئەوانیان لەبیر نەکردووە و بەشێک لە نەهامەتیەکانی سەرشانیان سووک کردووە. بارك الله فيكم مؤسسة بخشين وجعلكم الله هيك دائما تعملوا عمل الخير للناس الطيبين والناس اللي الله ابتلاهم، والله يوفقكم وبارك الله فيكم، حياكم الله، والله جعلكم زخرا للوطن هذا إن شاء الله. نشكر مؤسسة بخشين على الحرمات اللي بتقدم لنا إياها في ظل الأجواء الباردة اللي بنعاني منها، وعدم يعني استطاعتنا على إنه نجيب يعني حرمات الأطفال في هذه الأجواء الباردة. نشكر مؤسسة بخشين على الإحرام اللي قدمت لنا إياه رغم الظروف الصعبة اللي إحنا عايشين فيها، بارك الله فيهم. شكرا لمؤسسة بخشين وجزاكم الله ألف خير، ولا أراكم الله مكروها في أحبابكم وأهلكم، وإن شاء الله دايما تكونوا متميزين ودايما تكونوا بتقدروا تقدموا مساعدات تفرحوا فيها سواء أطفال أو كبار أو صغار. شكرا لكم مع مساعدتكم. لە کاتێکدا خەڵکی غەزە لە ژێر ئاگرباران و گەلە کۆمەکی ئیقلیمی و نێودەوڵەتیدا بوون، دەستگای خێرخوازی بەخشین و کەرکێکی موسڵمانانە و مرۆڤ دۆستانە بە ڕێگە و شێوازی جۆراوجۆر هاوکاری و خزمەتگوزاری پێگەیاندون و بەهانایانەوە چوون. ئەمەش دەری دەخات کە بەخشین نەک تەنیا بۆ هاوڵاتیان و کەم دەستانی کوردستان، بەڵکو بۆ نیازمەندانی زۆر شوێنی دیکەی جیهانی ئیسلامی بووەتە دەرگایەکی خێر. لێیەوە خێرخوازان و مرۆڤ دۆستان دەتوانن بە دەستێکی ئەمیندا خێر و سەدەقەکانیان بگەێنە جێی خۆی و دڵخۆش بن بەوەی هاوکاریەکانیان دەتوانێت ماڵی هێژاران گەرم بکاتەوە و برسیەکان تێر بکات.